سڵاوتان لێوێ پێشێکی بەخێر بن سەد چاوم محەممەد حەشیم عەبدوڵڵا من لە ساڵی 1990 خەریکم لای خاڵم شاگرد بووم ورە دەستم بێگە تا ئەم دەقەی ناومانە قورسە ئیشێکی قورسە بەستر ئیشە هەبێ مەشغوڵ بی زۆر خۆشە یعنی تا ئیشە هەبێ هیلا گشتە بێ دیار نییە زۆر خۆشە خێزانمێ و سێ مناڵیشمێ دوو کچ و کوڕێکمێ بەیانیان سعات پێنج دەڵەسم ئەتر ئەچمم بۆ بەلەدێگا لای کاکە ئەحمەدی پی بێڵێن لێ گۆشتەکە چاکەم حازرێکم 6 و نیو قیمەیەکەم و هەمووی حازرەکەین لێرە حەوتەکەوینە ئیش چارەک بۆ حەوت دیشەکەین قیمەی کەبابێمە بە تایبەتی گۆشتی کاوڕ بەکارێنین کاوڕ و بەرخ لەبەی کاوڕ لەگەڵ لەبەی بەرخا سەپەراسی جۆرەکەش تێکڵاوەکەین ئەگەر پێویستکە چاور نەبێت دووگیشی تێکڵاوەکەین لەگەڵایەتی حەلێکە تەماتی لێن بەس سەپەراسۆکەی ڕەشە گۆشتەکەی نا بەس لا تەرافەکەی پێڵێن ئیمکەنە سەپەراس و ئاوا دوسێ کیلۆی شتێکەکەی بۆ تام زۆر خۆشە لەگەڵیان نا هەر کاوڕ و بەرخ خۆشە جۆرەکەشی بەنسبەتیش کەم تێیەکەی سەپەراسی جۆرەکە لەبەکەی خۆشە لەبەی کاوڕ و بەرخ تر بۆ برژانەکەشی ئین بەکارێنین پشتە مەغزە و حەبل خەڵک هاچێ بۆ لایمە تونەخوا سادەمان زۆر کەمە بە زۆی خەڵک حەز لە کەبابی تونە گۆشتی ناسکوتر مریشکی فرێششمانەیە خەڵک بە تایبەتی زۆری حەز لە مریشکەکەمانە کەبابی تون ئەم بیبەرەکەی بۆی وردەکەین بیبەری بۆکەین بە عەسارا وردەکەین و هەر کەس حەزی لێ بوو شیشەکە ئاوایە نیت پێڵی سادا خوێنم ئەڵێ مەحشی یەکسەر ئاتۆزە بیبەری بۆلین و شیشەکەین ئەم بوو بە مەحشی ئەتوانی سیریشی دێگەی شتی بەس خەڵکەکە هەمووی سیر ناخوا نایەن سیرەکەی تێکڵاوکەین چونکە دەستێوەی هەر خەڵک تابێ حەز لە بیبەرەکەیە هەموو کەس سیر ناخوا برژانەکە بەس گۆشتەکەی زانێ گۆشتەکە جوان بێت لەبە بەکاربێنی گۆشتی جوان قیمەیەکی ئەوێ قیمەکە لای کەبابچی بانە خەسار نادانە قیمەی کەباب بکات مستەحیلە زۆر بەکەمی ئەگەر لای ئێمە قیمە بەنێ من قیمەم برادرمێ 6 کیلۆ قیمەی بۆ کەبابێکی لێڵ نەوەشاوە خۆم قیمەی بۆ بکەم نابێ ئەگە زۆر چۆر بێ هەڵەوەشێ وشک بێ کەبابەکەی ڕەقە بێ ئەوێ بە تایم بەنسبەتی خۆی دوو بوو لە بۆ سەبەراس و دێگەی بەڵێ ئەبێش مشتری خۆمە هەمویان نەزانن خۆیان پێشە تەلەفۆنم بۆگەن ئەڵێ بانیم لە قیمەی خۆ 5 کیلۆ بۆ دانێ نی باین لێ حسابی 5 کیلۆ زیاکەم قیمەیەکم کاو لێمە 5 کیلۆ ئێمە هەڵێ بەردەستی خۆ
بە باوەشە نابژێ کەباب باواشە نابێ ماتۆڕدانە یان پانگەیەکی بەقووەت خەڵوزێکی باش و بۆی گەشتێنەوە ئاگرەی بۆ خۆشکە دانێ زۆر نێنووسێنە بەیەک ئاتۆزە بۆشایی هەبێت زوو هەڵی جێڕێتەوە تا ببرژێ ناکەوێت هەموو قیمەوانێت قیمەیە بە حاڵگەرم بۆ هەڵی جێڕێتەوە هەیە تۆزێکیش برژێ هەڵی جێڕێتەوە احتیاطیە قیمەکەوێت جاری وایە والله هەتا ڕوو خۆش بەکەمە ئێستا مشتریە بەس بۆ قسەی خۆشە بۆ ئێرە هەر قسەی خۆش بگەڵێ هیچ شمێ نان و ماساژ بۆ کێشەم نییە بەس قسەی خۆشمان بۆکەیت والله سپاس بۆ والله مشتریمانەیە لەنەوەسی و لێرە نانەخوا 8 ساڵە و لابووم لە 2000 لێرام 23 ساڵە لێرام 30 ساڵی ڕێگە لەگەڵ ئەمان ڕاتوین دێناومانە زۆر خۆشە کەوابچە دیشێکی خۆشە زۆر تاج جام خير بي امريكا بس تسا بيبري بيوبا جگر طاوبان بيبري بيوبا بس تسا امريكا بابي محشي وقع قار اما تام دقم زميده مانيا او انا گوشت نیست به نه والله زميده مانيا تام دقم هیچ نه خوي بس دوك زرري نيا تشوري ناسكو قرشي لوش ما قد بكاري ناني اللي كانوا فرين بس دوك زرري نيا نه والله زرري نيا دوك اگر قیمه گوی تو لسلازگل جفری زرگه دانی شونگی زور ساعت بیاد نه بس باشه شونگی زور فینک بیاد تازه با تازه او دقیق قیمه گین علاقه دانی نه 2 ساعت یکسر بیگاد سلازو هیچی لنه والله هموش تجرام هموش ته بس إما تايسا كباب ما جرام نقولوا هر شيء بس 3000 تام دقة يعني زوج مشتري 30 دانه أنا ما جرام ما نقول أخوة بس زي بزورة فروشي أخي هو ترى أجا كم فروشي ترينا يعني بازار كمان أنا سباز بخواه ما تايسا جرام نقولوا بخواه هر يوم بس 3000
يعني كباب بيترش ناكل زۆر خۆشە تریش بە کەبابەوە خەڵک حەزی لێەکەم ترشی باشی بەکارێنین لای ئەو ناسایش خۆمانین لێرە لای کاک ڕەسوڵە هەلا بەرزان و کاک ڕەسوڵ بڵێ بەرزان کوڕی کاک ڕەسوڵ هەر لێ ترشێنین وەڵڵی لیمەدۆزیە خراپە ئەم بۆ ئێرەش مشتری ئەڵە بە ساوەنی مەدۆزیمەوە بێوەگەڵم یەک تۆزە بۆ بێوەگەم بەحاڵ بەکاری نانم زۆر کەم یعنی دووسێ مشتری بە زۆر پێمێنا لیمەدۆزی هەر بەکار نانینە مەخەت ئەو ترشەش لێ ڕابینم بۆ ئەیەنم ئەزانمی کێ فێڵی داناکە زۆر پاکن هەر خوێز برەکە وەڵا خوێز برەکە خۆشە ئەو وردەکە بڵین ئیسێکی حەزی لە خوێنیە زۆر ئاوێکی لێگا گۆشتەکە هەسن لێ هەر بە تەڕگەل لێ بێت پێ نامێنێ بەس خوێ وردەکە لێ نابێتەوە باشترە و تامی خۆشتریشە خوێ وردەکە تۆزە زیای لێی تاڵێکا خۆش نییە جوانیش نابرژێ بەس خوێز برەکە خۆشترە زۆر خەڵک حەزی لە خوێز برەکەیە وەڵای ئێمە سەعات چارەک بۆ حەوت دەکەین بە ئیش یەک و چارەک یەک و نیو زۆر ئەگەینە دوو بگەینە دوو ناگەین هەر ئەونا سەعات دوو ناگەینە دوو جاوە یەک و نیو تر یەک و چارەک حەز ناکەم زۆر چونکە زۆر هیلاکەبی ئەڵێ باوکە من مەکتەبەکەم حەزی لە خوێندنەکەیە چونکە میشە هیلاکەتی زۆر زۆرە ئێمە چوار کەسین ئەیشان خوشکە زامە ئەوەشیان برامە ئەم دوانەشە وەکو برامە دەهاتەوە 5 ساڵ لەگەڵ منایە ئەمش تەقریباً 6 ساڵ لەگەڵ منایە هەر وەکو برامە فەرقیان نییە دەری هیچیان پێ ناڵم خۆیان ئیشی خۆیان نەزانن هەر کەسە ئیشی خۆیەکە هیچیان پێ ناڵم هەر کەسە ئیشی خۆیەکە ئەوە دەمێکە لێرن مستەحیل هێز جا پێم بڵێ کە هاتووە زانم چییە خوا خۆم ئەزانم تر ئەزانم کەم برژاوە خوا زیاد برژاوە تر زۆر گەجەڵێ باز زۆر زۆر بسوودێ ئەو مشتریانە زۆر کە من لەعنی ڕۆژی مشتریەک دوو مشتری بێت ئێستا من یعنی خۆم ئەگە بمەوێ بڕاکە لەسەر قاپەکە هەڵ ناژیرێ ئەوە ناسکە بێتەوە بەس بۆ نیوە تۆزە ئیزعاجە بۆ کاتی قەرەباڵخی یعنی هەڵەوەشێ ئەبێ وا بیکەی زۆر زۆر ناسکیش نەبێ زیاد لە حەد بەزار ناسکی گەین ئێمە هەڵوەشە ئەروەڵا ئەتوانێ ئەوە هەڵوەشێ هەر لەسەر قاپەکە نەژیرێتەوە هەر ورد بێ بیبەی برژامانەیە تورمانەیە لیمۆ پیاس ماستاو نانی گەرم سەد چاوم بەخێر بیرەکەن فەرموو خزمەت بیبەری پێوە بێ لە خزمەتە وەڵڵی مشتری سادەمان زۆر کەمە لەعنی ڕۆژی دەشیش سادە نەڕوە هەمووی حەزی لە بیبەرەکەیە زۆر بیبەرمان زۆر سەرفەوێ لێرە هەتا سەرمایەکی خەڵک زیاد تو نییە خۆ ئەروەڵا ئاخوریە کەباب چاکە خودەکە لە هاوینا هەر زۆر زۆرە ئەم ساڵ باش وەڵا زۆر تا ئەم دەقە بازار شکر باشە لەخوا بزەبێ خەڵک دڵی خۆش بێ پاری ببێت هەر شلەی هاوین لە بەرخۆرە خەڵک کەبابە کێشەی نییە بەس گیرفانی تایە بێ معاشەکە هەبێ خوانەی بڕێتت یەک کێشەی نییە خەڵک ناوەسێ بووی لە کەباب قەت بێزار نابی نەوە لای ڕۆژی نەی خۆم شەو لە خۆمەڵی هەفتەیەکە لەم خوارە ئەوەم حەز لێتی مستەحیلە نەی خۆم مەجموعەی مشتریمانێ تەقاوەتی وەرەگرت بڕواکە معاشەکەی بێڕێگەی و پەنجەی بە مۆرەگۆیە بۆرە یەک ساڵ کەبابێکە خۆ دوانزیان سەفەری شەفات و یەکسەریان خەڵک بەس دڵی خۆش بێ هێوە ناخواردن مستەحیلە وەڵای سپاس بۆخوا ئێستا یارمەتی خەڵکمان زۆریاوە یعنی بڵێ ئێستا بڵێ واوە بەدەم ناگە با سپاس بۆخوا دڵی کەسمان نشکەنوە لەخوا بەزەر وەڵا هێت ئەرە وەڵا هێت زۆرێ دانە وەڵا هەیە تم برادەری خۆم بڵێن لەو بەرنانەخوا ئەرگاگە هەمە چوارشمۆگە بە سەفەری بۆ ئەو پیاوە ئەزانێ پاری بینی یعنی من ئاگام لێ نیان خۆی ئەوە یادی یا خەڵک بعد بە زۆری خەڵک بۆ یەکڕێ یعنی فریان ناگەی بەگات لای ئەمەجاوێت لەو بەرپارەکان بۆیەوە یەکسەر خەڵک هاوکاری زۆرەکە ئەروەڵا زیاد لە حەد بەخوا دەشیشان بۆ خەڵک کڕێو لێرە
کاکە حەمە یەکێکە لەو کەبابچێ باشانی سنووری سلێمانی کە ئەتوانم بڵێم لە ڕووی ئینسان دۆستیەوە لە ڕووی ڕووخۆشیەوە کەسێکی زۆر باشە کەسێکی زۆر ئەکتیڤە لە ناو خەڵکا با بڵێنەوانی کە مشتری دایمینەوە دیارە حسابی تایبەتیان بۆ کرێ من بەش بە حاڵی خۆم ئەگەر نەبێ بۆ مۆبایلەکە نزیکی 15 ساڵە بێ لێرە نانە خۆم بەیانیان بە تایبەتی بەیانیان ئەگەر فریا بکەم ئەگەر فریاش نەکەم دوانی وڕۆکەی هەری ئێمە ئێرە بەڵام بۆ ئەوەی کە جگەرەکەی مەسەلی جگەرەکەی ئەوە هەر باز ناکرێت زۆر خۆشە زیاد لە حەد هەتا هەشتونی و لە دوای هەشتونی وتر نەماوە جگەر بۆیە من پێشوەخت هەر بەیانی زوو خەبەرم بێتەوە تەلەفۆنی بۆکەم بۆی جگەرێکم بۆ دابنێ ئیتر ئەو خۆی تێگا مەشغوڵ یەکە و ئازانێک کە داوای جگەرەکەم هات به مبازله و نانخ ليك شو نانخ حلو درجة أولى ما بين باق خيانية لا عقلانية جاري قدينا وقت شاقدة كان طوابه أمنا وياك تاي تواجن حتى أوسري شورن هذا أوسط سوسة أولى زور كلا كان باق خيان هذا زور برزة اشتوانية لا زور ببيكري وبقصي خوشه زور كريشي زور برزة همو يعني